خۆشەویستانی کورسانی و سڵاوتان لێبێ لەگەڵاو کارانم بێکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەشەکەین کۆمەڵێک کێشە و قەیران لە هەرێمی کوردستان هەیە بە لەشکرکێشیەوە بۆ بێمتمانەیی سیاسی بۆ کێشەی هەڵپەسەراوی نێوان بەغدا و هەرێمی کوردستان. ڕۆژ بە ڕۆژیش خەڵک چاوی لەسەرەوەیە کە زیاتر و باشتر خزمەتی خەڵک بکرێ و دۆخەکە بەرەو ئاراستەی چارەسەرکردن هەنگاو بنێت. هەوڵی هێزوو لایەنە سیاسیەکان هەوڵی بەرنامەی هێزوو لایەنە سیاسیەکان بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە چییە و بەتایبەتیش لەسەر مەسەلەی پرسە نیشتیمانیەکان و ڕوبەڕووبوونەوەی لەشکرکێشی سوپای تورکیا. پانۆڕامام شەو گفتوگۆکە لەگەڵ هەرێک لە بەڕێزان بەڕێز قادر بیستانی چاودێری سیاسیکە قادر بەخێر بێ. زۆر سپاس. هەروەها بەڕێز سامر ڕەشید کادری پێشکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێزشان لە شاری هەولێرە لەگەڵمان. کا قادر هەڵسەنگاندنی بەڕێزت بۆ دۆخی ئێستای هەرێمی کوردستان بڵێ ئەو هەموو قەیرانانە چییە؟ لە ڕاستیە هەرێمی کوردستان ئێستا لە کێشمەکێش و تەنگژەیەکی عامایە. ئەو تا لەلایەکەوە خەڵک خۆی ئامادەکات، کۆمیسیۆنی عێراق خۆی ئامادەکات، هەموو حیزبەکان خۆیان ئامادەکەن بۆی هەڵبژاردنێک بکرێت. ئەو هەڵبژاردنە هەرێمی کوردستان لەو بێ قانونی و ئەوانە نەجاتی ببێت، ڕزگاری ببێت، بتوانین شەرعیەتێکی زارێکی تر یاسایی بدەینەوە بە قوارەی هەرێمی کوردستان. لەو لاوەسەیرەکەی لایەنێکی تر بەدەست پێشخەری سوپای داگیرکەری تورکیا هێنێ لێرە قەیران دروزەکە، شەڕی بەناو شەڕی پەکەکە ئەو شەڕە دروزەکە بۆ ئەوەی بتوانێت ئەو کێژا و کێشمەکێشە زیاد بکات، هەتا ئەگەر بۆی بکرێ بربەست بۆ هەڵبژاردنەکان دروست بکات. چونکە لە ماوەی پێشوودا کە قرار بوو دەی 6 هەڵبژاردن بکرێ، دیارە هەر ئەرقەلایان بۆ دروست کرد، کۆسپیان بۆ دروست کرد بۆ ئەوەی ئەو هەڵبژاردنە هەرێمی کوردستان بەو هەموو دامەزراوانەی کە هەیە ئێستا هەمووی پەچی کەوتووە بەرەو کوێ؟ ینی مەترسی نییە؟ لە ڕاستیان مەترسی هەیە، بەڵامەوە خۆ مەترسی هەیە، بەڵامەوە حیزبانی کە نیشتمان پەروەرن ئەو حیزبانی کە لە هەرێمی کوردستان پێگە و جەماوەری خۆیانیان هەیە، دەسەڵاتیان هەیە، ئەوانە قبولی ناکەن زۆر شتەوە زیاتر بڕوە، چونکە پێداگریەکەن لەبەرەوەی کە ئێمە هیچ هینێکمان شەرعەتی نەماوە، نە حکوومەت نە سەرۆکاتی هەرێمیش هەر ڕەمزیە لەبەر بۆ دەرکردنی چەند قەرارێکی ڕەمزیە، نە پەرلەمان ماوە نە هیچ شتێکمان ماوە، کەواتە هەرێمێکی ئێمە لە بۆشاییەکە ئەسوڕێنەوە. پێویست دەکات کە سەر لە نوێ هەنی شەرعەتی یاسایی بدەینەوە بە هەرێمی کوردستان، ئەویش بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە کە بتوانین ئەمەکەن. ئەمە کێشمەکێشێکی زۆرە، لە ڕاستی ئاگرێ ئەم وەزعانە پێداگری زیاتی لەسەر بکرێ و هەرچەنە داگیرکەران و داگیرکەرانی ئەقلیم لە زۆر مەشاکیلیان دروست کردووە، هەتا ئەوەتە لەکەیەکەوە نایاڵنەوە چەند مانگ زیاترە لە کەرکووکە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کراوە، تا ئێستا نیان هێشتووە سەرۆک پارێزگارێک بۆ دابندێ، حکوومەتی خۆجێی تەشکیل کردێتەوە لە کەرکووک، ئەویش بە تەوجیهی دەوڵەتێکی ئەقلیمیە و لەگەڵ نایاڵن ئەوەی کە زۆرترین کورسی هێناوە براوەی لیستی یەکەمەکەیەتی نیشتمانیە کۆسپی بۆ دروزەکەن. لەو لاوە لیستێکی تر هەیە کە کووردە ژمارەکەشی ئەوە نیە، هیچ کاتە شەرعیەتەوەی نییە تۆ داوای پارێزگار بکەیت. بەو هەموو چێشمەوە دۆخی کورد بەرەو کوێنگاوانێک کا قادر مەسەڵ پێوانێت دۆخی کورد زۆر خراپە لە هەرێمی کوردستان. بەس من لەگەڵ ئەوە شاکە ئەو هەموو مەشاکیل و کێشمەکێشە هەیە، من گەشتبینین بەوەی کە بتوانێت هەرێمی کوردستان بکەوێتەوە سەر پێگەی خۆی و ئەو جارە نەتیجەی انتخابات بتوانێت حەلی ئەو مەشاکیلان و ئەوانە زیاتر یەکلایی بکاتەوە، چونکە بەو بێیاسایی و بۆشایی لە بنەبوونی دامەزراوە ئەوانە کۆسپەکان و مشکلەکان زیایی کردو. ئەگەر ئەوە شەرعیەت هەبێتەوە بۆ دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی پێم وایە ئەوانە زۆر کێشە حەلە بێت. بەڵێ زۆر باشە گەڕێم وڵات کاک سامر، پێشەوەی بچینە ناو هەندێک پرسیاری دیکە پێم خۆشە پرسیارەوە لە بەڕێستان بکەم، هەڵسەنگاندنی تۆ بۆ دۆخی هەرێمی کوردستان بەو هەموو قەیرانانەوە چییە؟ بەداخەوە ئێمە وەکو کوردستانی بوون کە خۆمان دەبینی لە پێش ساڵی 2013 لە دۆخێک بین لە نیمچەند کنفیدرالیەک بین و ئێستا خۆمان دەبینین کە لە ئاستێکی زۆر نزم داینا کە هۆکارەکەش دەگەڕێتەوە بۆ چێشمەچێشمی نوێخۆی هەرێمی کوردستان کە ئەمڕۆکە دەبینین زیاتر لە 65 ڕۆژ بگرە نزیکەی 7 ڕۆژە پێشمەرگە، ئەو پێشمەرگەی کە لە وەرەقەکانمان لە دام و دەستگا حکوومیەکان دەنجرا پێشمەرگە سمبولی هەرێمی کوردستانە ئەمڕۆ
ئەمڕۆکە زیاتر لە 65 ڕۆژە پێش مۆچێ وەرنەگرتەوە ئەمڕۆکە کێشەی داراییمان هەیە کێشەی کارەبامان هەیە ئەمڕۆکە کۆمەڵک کێشە و گرتمانە لە هەرێمی کوردستان سەرڕای ئەم کێشانە دەبینین کە لایەنە سیاسیەکانی کوردی کە بە گژ یەکداناوە ئەو قەیرانەی کە دروست کراوە یەکەم هەنگاو من دەگەڕێمەوە بۆ ناتەبایی نیومالی کورد و هەنگاوی دومیش دەگەڕمە بۆ تەدەخڵاتی ئێقلیمی کە فشارێکی سەرەکیە لەسەر لایەنە سیاسیەکان و ئەمڕۆکەش دەبینین کە ئەم پرتەوازەی لە ناو لایەنە سیاسیەکانی کورد هەیە عێراق وەکو دەرفەتێک بۆ خۆی دەقۆستەوە ڕۆژ بە ڕۆژ بڕیاری دادگاکان ڕۆژ بە ڕۆژ بڕیارەکانی خۆی لەسەرمان زاڵ دەکاتن ئەمڕۆکە گرنگترین هەنگاو بۆ ئێمەی کورد یەکڕێزی نیومالی کووردە ئەگە ئەمڕۆکە نەیکەین بەیانی دەرئەنجامی خراپتر دەبینین. بەڵێ ئەو یەکڕیزیە لەکوێوە ینی خەلەلەکە لەکوێ نەخۆشیەکە لەکوێ کاک سامر پێت وایە مەسەلەن هەمووی بەرپرسیارە لەوە؟ هەموو هێزە سیاسیەکانی کوردستان بەقەت بە بەشی خۆیان بەرپرسیارن بەڵام دیارە ئێمە دەبینین کە یەکێتی نیشتمانی کوردستان کۆمەڵێک هەنگاوی ناوەوە لە هەموو ئەعلامەکە دەڵێ ئێمە ئامادەینە لەسەر مێزی گفتوگۆ بۆ بەرژەوەندی کوردایەتی و مەسەلە هەنوکیەکانی ئێستای بەرژەوەندی کووردە ئەمە ئامادەینە گفتوگۆ بکەین و چارەسەر بکەین بەڵام بەداخوا دیارە پارتی دموکراتی کوردستان ئەوەی ئەمڕۆکە دەبینین چەند گرفتێک دروست دەکاتن بۆ گۆڕەپانی سیاسی ئەمڕۆکە و بۆ گرفتەکانیش کە دەبینیم بۆ نمونە کە قادر باسی کەرکووکی کرد کە یەکی نیشتمانی کوردستان کە هێزێکی کوردی یەکەمی هیناوە لێ ناگرتن پارێزگا بدرێتن بە کەسێکی کورد و بینیمانیش کە لە مۆسڵش کە لە حکوومەتی خۆجی چەند کە یەکی نیشتمانی کوردستان چەند پۆستێکی وەرگرتەوە لێ ناگەڕێتن ئەو پۆستانە بەرەو کورد بگەیتن ئەمە دەکەنێتەوە کە پارتی دموکراتی کوردستان خۆیان بانگەوازی ئەوە بکەن لەگەر یەکی نیشتمانی کوردستان هەموو حیزبە کوردستانیەکان لەسەر مێژی گفتوگۆ دابنیشن ئەگەرنا زەرمەندی یەکەم پارتی دموکراتی کوردستان دەبیتن لەو ناتفاقیەی لە گۆڕەپانی کوردستان هەیە و دەبینینیش ڕۆژانە کە هەڵبژاردن ئەمە خەتەرێکی گەورەیە تاکو ئێستا ئێمە لە فراغی نەبوونی پەرلەمان و لە حکوومەتێکی کاربڕێکەرین ئەمەش هۆکارێکە لە دەبینین کە لە وەزعی هاوڵاتیان بەرەو خراپتر دەبیتن بۆیە ئەمە ئەلێرە لە مینبەری بەڕێستانەوە داوا دەکەم هەموو لایەنە سیاسیەکان بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان هەنگاو بنێتن لەسەر مێژی گفتوگۆ ئەوەی لە بەرژەوەندی کوردایەتیە دەست لە ناو دەست و بەرزی بکاتەوە ئەوەی لە بەرژەوەندی تەسکی حیزبایەتیە یان جێبەجێکردنی ئەدای ئەقلیمی نیودەوڵەتی هیوادارین وەلا بنێن و ئەمڕۆکە وەزئی کوردستان و وەزئی کورد زۆر خراپە ئەمڕۆکە ئێمە نوێنەرایەتیمان نەماوە ئەمڕۆکە ئێمە عێراق لەسەر مەزاڵ بووە وڵاتانی دراوسێ لەسەر مەنزاڵ بوونە خۆمان ئاگامان لێ بوو وەزیری دیفاعی تورکیا گوتی ئێمە داوامان کردیا هەڵبژاردن تەجیل بکرێتن و دوا بخرێتن ئایا ئەوە ئەگەر یەکڕێزی کورد هەبووایە ئەوەی ئێستا ئەو قەیرانە سیاسی ئێستا لە هەرێمی کوردستان دەکرا ڕەنگە مەحال باە. کاک سامر ئێستا پەرلەمانی کوردستان نەماوە حکوومەت کاربڕێکەرە دام و دەستگاکان تا ڕادەیەکی زۆر شەرعەتی یاساییان نەماوە ئەمە هەرێمی کوردستان بەرەو کوێ دەبات؟ ئەو ڕوون و ئاشکرایە ئەوەی ئێستا کە هەلبژاردن ئەنجام نەدراوە و پەرلەمانی کوردستانیش نەماوە حکوومەتی کار بەڕێکەرە ئەوە دوور نەبینە محکەمەی فیدرالی بڕیار لەسەر ئەوە بداتن کە قوارەی هەرێم کە لە مەترسی بیتن و ئێلغا بکاتن دوور نەگرا کە ئەوانەی خۆیان بە خەوەندیان بینی وڵات ئەو چوار وڵاتی دراوسێمان بە عێراقەوە کە بە دراوسێ دادنین بە خەونەوەدایان بینی ئێستا ئێمەی کورد هاندەرێکین ناتەبایی کورد هاندەرێکین کە قوارەی هەرێم لە مەترسی بیتەن ئێستا ئێمە ناتوانین هیچ گریبەستێک بکەن ئێستا ئێمەی کورد ناتانین هیچ هەنگاوێکی پرۆژە یان هیچ کارێک بکەین لەبەر ئەوەی ئێمە ئێستا لەسەر قسەی وڵاتی عێراق ئێمە پەرلەمانمان نماوە و ئەنجومەنی وەزیرانمان کاربڕێکەرە و ئەوەی کە دەبینینیش لە ئایندەیەکی نزیک دە دوور نەگرە هەلبژاردنیش
ئەنجام نەدرێتن بەپێ ئەو هەنگاوانە ئێمە ئەمڕۆ کە دەبین لەشکر کێشیەکەی لە تورکیا کە خاکی دوهۆکمان نیوەی زیاترمان لەدەست داوە ئەوە دەبتە مەترسیەک لەسەر هەرێمی کوردستان لەسەر قوارەی هەرێمی کوردستان ئەو ئێستەی کە جەنابەت ئەو پرسیارەت کرد ئێستا نەک سیاسی مەدارەکان بگرە هاوڵاتێکی ئاسایش دەزانیتن کە قوارەی هەرێم لە مەترسیە ئێمە حکوومەتی کاربڕێکەرین و بگرە لە ئایندێکی نێزیکدا ئەگەر ئیتیفاق نەکەین و هەڵبژاردن نەکەین قوارەی هەرێم نەک لە مەترسی بیتن ئەو حکوومەتە کاربڕێکەرەمانش لەدەست نامێنێتن. زۆر باش دەگەڕم وڵات کا قادر باسی هەڵبژاردنت کرد مەسەلەن پارتی دموکراتی کوردستان لە ئێستادا بۆچی ڕێگری بۆ هەڵبژاردن دروست دەکات یان مماتەڵەی پێ دەکات یان بە هەر جارۆ بە سیناریۆک دەوێت دوایخە ترسەکەیان لە چییە؟ ترسەکان لەو قانونەی کە ئێستا لە محکەمەی فیدرالی دەرچوو کە بە شێوەیەکی تر سیستەمی هەڵبژاردننی لە هەرێمی کوردستان بە قانونێک ڕێکخستووە ئەویش یەک بازنەی کردو بە چوار بازنەی پارتی لەوە خۆی بە زەرمەند دەزانێت دووەم بەو ئامارەی ئیژ ناکرێت کە بە ئاماری هەرێمی کوردستان بە ئارەزووی خۆیان دەنگی خەڵکی تری و تەزویر و مردوو ئەوانەی تێدا بوو ئەو ئامارە ڕسمەیە کە لە عێراقا هەیە ئەویش بە کۆپین بەو بتاقی تەموینەی کە وجودی هەیە لەگەڵەوەی کە ئێستا ئەوان احتمالی زیاتریان کردوتە سەر کارتی نیشتیمانی و ئەوانەی کە قەیدی 57 ئەوەی نەبێت کارتی نیشتمانیەکەشی تقریبن نادەنێ ئەمە لایەنێکی تریشی ئەو 11 کورسی کە پێشتر لە سەر و سەد کورسیەکەی هەرێمی کوردستانەوە بوو بۆ پێکاتەکان بوو هەر 11کەیان بە سیاست و بە دید و بۆچوونی پارتی هەڵسو کەوتیانە کرد ئەوانیان نەماوە ئەمانە زەرەرێکی گەوریان لێدا بە تایبەتی ئەو چوار بازنەیە کە ئەوان مەبەستیان بۆ جاری وا هەبووە لە هەڵەبجا لە پێنجوێن لە شارە زۆر لە کەلار خەڵکیان دەرچەندووە کاندیدی خۆیان بە دەنگی زاخۆی و بە دەنگی دۆک یا تورکمانێکیان دەرچەندووە لە شوێنێکی تر بە دەنگی خۆیان بە دەنگی ئەوانەی خۆیان ئەمانە زەرەریان کردووە ترسەکان لە هەڵبژاردنەوەیە ئەزانن ئەو دەنگدانەی ئەو کورسیانی کە هەیەیان بۆ پێشتر ئەویان بۆ نایەتەوە یان مشکی مەشاکل دروستەکەن ئەگەر ئێستا بیان زانایە وەکو جاران دەنگەکانیان مسۆگەرە بە پێچەوانەوە ئەوان ئەو دەنگانەی خۆیانیانوێ بە پێچەوانەوە ئێستا خۆیان محاوەلیان نەکرد زووتر هەڵبژاردن کرێ ئەو ئەرقەلە و ئەو کۆسپانی دروستیەکەن بەڕێی من بۆ ئەوە ئەگەڕێتەوە و زەختی ئەقلیمیش کە ئەمان زیاتر سیاسەتی ئامی هەرێمی کوردستانیشیان بە شێوەیەک بە تایبەتی لە سنوورەکەم بەدەست خۆیان نییە مەترسیەک نییە پیلانێکی ژێر بەژێر هەبێ بۆی هەرێمی کوردستان زارێکی تر نەبێتەوە خاوەنی مؤسساتی قانونی لە ڕاستیە محاولە ئەکرێت ئەو محاولەی لە ڕۆژاوای کوردستانیشێ بەڵێ هەیە تورکیا سەرپەرشتی هەردووکیانەکە کە بۆیەوە نەبێ بەڵام یەکشت هەیە من حەزەکەم بە هەموو لاگی ڕابگەێنم لە دەستوری عێراقیە هەرێمی کوردستان مەوجودە کەس ناتوانێت حتا محکەمەی فیدرالیش ناتوانێت لەگای ئەوە بکاتەوە ئەوە شتێکی دڵخۆشکەرەیە بەسکە تۆ هەڵبژاردن نەکەیت تۆ دیارە ئەقلە دروستەکە مشکلەیە وایە ئەکرێت مەجبورە بن ئەم پابەت بن بە 20 2024 انتخابات بکرێت خۆیان ئەوەتە لیستیان تەقدیم کردووە وەکو بەشداریکردن پارتی خۆیان دووەمیش لە چەند ڕۆژی ئایندا داوای کاندیدەکانەکەن ئەم هەڵبژاردنە منە جارێ ژەڵێمەوە سەنگی محەکە واقعی ئەگەر لە سەتاسەتی هەموو لایەنەکانیش دەرنەکە تقریبا لە واقع نزیگە بێ هەر کەسە و حەجم و قواری حقیقی خۆی ئەزانێ بەڵام ئەگەر پێشهاتەکان زیاتر تۆختر و چڕتر بوونەوە هەڵبژاردن نەکرا هەرێمی کوردستان ناکەوێتە فەراقێکی قانونی گەورەوە محاولات هەیە بەڵام با حقەتێکی شت پێ بڵێم ئەمە لە چوارچەوەی عێراقین عێراقیش یەک هینی لەگەڵ ڕێکوتنێکی هەیە لەگەڵ تورکیا ئەوە نییە کە ئەوان بێ هەرێم داگیر کا ئەم چاو بپۆشێ ئەوان دەبێ دەنگ بووە کە لەگەڵ پەکەکە شەڕ بکات سنووری دیاریکراوی پێتوانیە ئەوەی تێپەڕاندەوە حدودی تێپەڕاندووە من تەسەورەکەم ئێستا تێی نەپەڕاندووە چونکە ئەو پێشتریش لەو ناوە بۆ خۆ تورکیاوە نەبێ پێشتر لەویان نەبوو بێ و نەهات بێ و ئینی نەکرد بێ هەردەمێک ساڵە لەویایە ئەوەی کە پارویستی بە ئارزوی خۆی لە هەولێریشەوە هێزی بردووە بەناو هەولێریشە کاتی خۆشی هێزی ڕەوانە کردووە و ڕۆشتۆ بۆ منتیقەی بارزان و چۆ بۆ منتیقەی ئەو برادۆس و ئەوانە یعنی خۆوە نییە ئەمڕۆکە ڕۆشت بێ خەڵک بزانن هەموو ئەگەر بیر هەمومان لە یادمانە لە 91 بەدواوە تا ئێستا کەم ساڵێک پرۆسەی عملیەکی دەست پێ نەکرد بێ بۆ دژی لێدانی پەکەکە و بۆ هاتنی بۆ هەرێمی کوردستان و بۆ ئەمەوە ئەمە یەکەم ساڵی نییە هەموو ساڵێکی شتێک شکاوە هەموو ساڵێکیش هاوینان دەستی پێ کردووە ڕاستە لەوانەیە ئەم جارە بخوان بەردامێکی شڕتر و ئەوانیان هەبێ بەڵام ئەوەش کە تێبینی ئەکرێ
مقاومەی ئێستا و چەکی بەرگری ئێستای پەکەکە جیاوازترە لە ساڵانی پێشووتر هەم بەخستنە خوارەوەی ئەو فڕۆکانەی کە لە کۆپتەر و لە ئەوانە توانرێ بڵێ ئێستا بەرگریەکەش فەرقی هەیە هەروەکو ساڵان نییە بەو ساڵانی زەعیفی ئێستا نەخێر چۆن تورکیا پێشکەوتوتر هاتوۆتە پێشەوە پەکەکەش پێشکەوتوتر دیفاعەکە من پێم وایە هەر ئەوە عملیەکەم چەند مانگە هاوینە ئەخایانێ و لە نەتیجە شکست دێنێ ئەوڕۆنەوە شوێنی خۆیان ناتوانن سەرکەوتو بن بە تایبەتی لە زستانە پێدوانێت کە زەربەیەکی گەورە لە هەرێمی کوردستاندا وڵی بشیدا ناتوانن مەسیری بێت چونکە من ئەو جارش ئەو قسەیەکەمەوە ئەوە ڕێی خۆمە عێراق تا حدێک ئەو داوای لێکرد هاوکاری بکات داوای لێکرد هاوکاری هەواڵگری بکات هیچی نەکرد بەست ئەو نە ڕێکەوتن چاوی لێ بن و کە نسنوورێکی دیاریکراوە ئەو یون معلوماتمە ئەو نقطەی عێراق توانێت شتی تر بکە عێراق دەوڵەتی سەر بەخۆی بڵێ دەوڵەتی سەر بەخۆی توانێ و شکاتی متحیدەی هەیە هێزی هەیە شتی هەیە ئەتوانێت شتی تر بکات خۆی بەتەنیاو نییە ئەو جا لێ شتێک نەچێ ئێران عێراق بەتەنیانێ ئێران لەگەڵ عێراقایە ئێران چۆن بێدەنگە قادر پێوانە قسێک هەیە کە باز لەوە کرێوێ ڕای ئەوەی کە ئاوی زیاتر بەردراوەتەوە بۆ عێراق لە تورکیاوە باز لەوە کرێکە بەشێکی پەیوەندی بە ئیتیفاقیەک هەیە لە مەسەلەی عەفرین و ئیدلیب و ئەو ناوچانە بۆ سووریا بە تایبەتی کە ڕئیسی سووریا لەسەر ڕۆژی داهاتوو چێتە تورکیا من ناڵێم بەڵام ئێرانیش تا ئەو نەم چاوی لێ بێدەنگە بێکە مەساڵحەکانی لەم سنوورە نەکەوێنە خەتەرەوە خۆی ئەمە ئەگەر بینەوە سەر مێژوو ئەم سراعی بینی سەفەوی و عوسمانی خەتێکی دێرینە زۆر جار خەڵکێڵی دێگەڵە بۆ دێگەڵە چیاوە برۆ لە مێژوو بخوێنەرەوە هێڵی نێوان سەفەوی و عوسمانیەکان دێگەڵە بووە ئەو هێزی نفوسی سەردەمی سەفەویەکان و پێشاتری ساسانیەکان ئەمە نفوزی ئەوان بووە ئەوەش نفوسی عوسمانیەکان بووە کەواتە هەر مەساڵحێک ئەو خەتە لە مێژە کێشراوە بەڵێ لە مێژە کێشراوە هینکردنی ناتواندێ هەتا گەربیر دەبێت لە ئێمە لە 96 کردوینەوە دوای سیوێکی ئابڕۆشتینەوە ئەوێ یەکسەر هێزی نێودەوڵەتی و بەتایبەتی هێزێکی تورکی هاتن لە دێگەڵا دانرا ئەوە حەدی ئەخیر ئەوە خەتێکی نێودەوڵەتیە کاتی خۆی کە کێشراوە ئێستاش پابەندن پێی من پێم وانێ لەوە زیاتر بتوانێت زۆر مەساڵحی ئێران بکەوتە خێر ئێرانیش لەسەر خەت عێراقیش هەر ئێرانە لەو مەساڵحانە زۆر باش کاک سامر بەڕێزت باس لەوەکەی کە بە پێ و نەخشەی تورکەکان لە میدیاکانیان بڵاویان کردوتەوە شتێک نامێنێ بەناوی دهۆکەوە ئەمە لە چێوەیە مەسەڵەن بەڕێز شارەزا جوغرافی ناوچەکەی تا ئێستا لەش کێشە گەیشتۆتە شوێ و مەترسی لەسەر کوێ دروست کردووە بەڵێ دیارە ئێستا تورکیا بە قۆڵایی زیاتر لە 30 کیلۆمەتر بۆ عمقی ناو محافەزەی دۆکاتەوە لە چەند ڕۆژی ڕابردوو چەندین گوندی تری داگیر کردووەکو مێسکە دێرگەلی مژێ سێبیران کۆنەمژێ ئەمانە هەموو داگیر کردەوە و زیاتر لە 32 لە باخ و زەوی سوتاندوی جۆتیاریانی سوتاندووە ئێستا بازگەی داناوە لە سنووری بادینان و بەرنامەیشی هەیە بگەڕێتەوە بۆ حدودی دینارتە و ئاکرێ و شێخان ئەمانەش هەموو لە بەرنامەی کە نەخشەی بۆ داناوە من پێش شتێکم وەکو جوڵاندنی هەستێکی بادینان و کوردایەتی وتم هیچ شوێنێکمان نابیتن ئازاد بتن لە بادینان تەنها قەزای بەردەڕژ نەبیتن وەرن قەزای بەردەژ بکەین بە پارێزگا ئەمە معنی ئەو نییە بەردەڕژ ببێت بە پارێزگای دۆهۆک بەڵام معنی ئەوەیە کاکە خاکەکانمان لە دەستداوە ڕێزن لەبوو کاقادر هەیە ئەوەی تورکیا ئێستا بە قوڵای بەخۆی 30 کیلۆمەتر هاتە پێشەوە بەڵام ئێستا بنکەیەکی هەیە لەسەر چای بەعشیقا بە قوڵایی 70 کیلۆمەتر لە بۆ بەرەو نزیک مووسڵ بیتن ئێستا زیاتر لە 15,000 لەشکری هەیە لە بادینان زیاتر لە 100 بنکە و بارگای هەیە لە بادینان ئەوەی ئێستا کە تورکیا دەکاتن مەهانەیەکە بۆ بوونی پەکەکە ڕاستە پەکەکە لە ساڵی 1970 دروست بووە ڕاستە ئەم شۆڕەشە لە شۆڕشی شێخ سەعید پیران لە ساڵی لە مارسی 1921 دروست بووە تەعید دەکەم کە لە شەڕی جاڵدێرانی 1940 لە نێوان سەفەوی عوسمانی کە ئەو کاتە ئیمارەتەکان دابەژون لەسەریان بەڵام ئەوەی تورکیا دەکرێتن مەترسی ئێمە لەوەدایە ئایا بۆ دروستکردنی حیزامێکی ئەمنیە ئەیچێ زمانێک دەداتە لایەنە سیاسیەکانی کوردی لە پاش دەرچوونی پەکەکە یان ئەو هێزانەی کە بە مەترسی لەسەر تورکیا دادەنێن
دەرکەفتن یان ئەو هێزانی تورکیا بکشێتەوە ئەوە مەترسیە کە وڵاتی تورکیا تاکو ئێستاش ویلایەتی مووسڵ کە دۆهۆک و کەرکووکی بەخۆوە دەگریتەوە لەگەڵ مووسڵ کە بە ویلاتی خۆی دادنێتن ساڵانە بودجەیەکی نۆرمالی بۆ دادنێتن ئەمە مەترسیە بۆ جێبەجێکردنی ئەو بەرنامەی کە 100 ساڵ لەمە پێش بۆ داڕێژرا بوو بۆیە ئەوەی ئێستا کە من وەکو هاوڵاتیەک یان وەکو سیاسەتمەدارێک مەترسیم لەوەی دایە ئەگەر مەهانەی پەکەکە تەنها مەهانەیە تورکیا بۆی دەکاتن ئەمە بەرنامە داڕێژەکە لە معادەی لۆزانە 100 ساڵ لەمە پێشە ئەمە کۆمەڵە شتی ترە لە دخۆ دەینیتن خۆ ئەگەر بمە بڵێن باسی پەکەکەین پەکەکە لە ساڵی 1970 دامەزراوە بۆیە ئێمە دەبیتن ئێمەی کورد بە هەر چار پارتی کوردستان هەز بە و مەترسی لەشکرکێشیە تورکیا بکەین بەسەر کوردستانی سووریا و کوردستانی عێراق ئەمە مەترسیەکی گەورەیە لە مانەوەی هێزی تورکیا و جێگیرکردنیان لە داگیرکردنی خاکی کوردستان نەک لە دروستکردنی حیزامی ئەمنی و ئەوەی جێی داخە ئەمڕۆکە ئێمە دەبینین بەدەهان کەس هاوڵاتیانی سیڤیل شەهید دەکرێتن کێ قەرەبۆی ئەم باخانە دەکات و کانیزەکەی زیاتر لە 150 گوندی بادینان ئێستا چۆل بووە کە بەرنمەیەکی خۆیانە ڕۆژانە لەبەر نەبوونی ئەمنیەت و تۆپبارانکردن و کۆمەلە شتێک ئەم شوێنانە هەمووی چۆل بووە چێ ئەوانەیە بۆ قەربۆ دەکاتەوە یان ئەو هاوڵاتی سیڤیلیانەی کە لە مالی خۆیان شەهیدبوونە چێ بۆمان قەربۆیان دەکاتەوە ئەوانە هەمووی مەترسینە لەسەر ئەجیندایەکە دێتە سپاندن لەسەر هەرێمی کوردستان و بەرنمەیەکە من بەش بە حالی خۆم مەترسیم لەوەی دایە ئەگەر بێت و پەکەکەش یەک پەکەکە لە چیای قەندیل و لە کوردستانیش نەبنێتن مەترسیمەوەی دایە لە پاش باشە کاک سامبەر ئەوەی باسیەکەی کە بێتە دینارتە و ئاکرێ شێخان یعنی ئەوە بۆ نەوتیان بۆ پەکەکەیە شادەماری بەشێکی نەوتی بادینان لەوێ کە زانیمان نەوتی عینزالەکە بەڵێ ببوورە نەفت و ئینزالە ئێستا زۆر بە ئاسایی و لە بەرچاوی هاوڵاتیان بیر دەکۆڵن و نەوتەکە دەبن ئەوە شتێکی دیاری ڕوون و ئاشکرایە بۆ داگیرکردنی خاکە ئەگەرنا مەسەرەن ئەگەر ئەوان تورکیا بیوێتن کوردی لە ناوباتن کە بەرنامەی تیکاکە کورد 20 ملیۆن هاوڵاتی لە 21 پارێزگای نیشتەجێ بووین لە کۆی 61 پارێزگای تورکیا کورد ڕێژەیەکی زۆری هەیە نزبەیەکی زۆر هەیە لە تورکیا بەڵام ئەوەی کە ئەوان دەوێتن باشە ئەوان تەسفێ حیساباتی خۆیان ئەگەر مەهانایان پەکە بیتن ئەوە شتێکە دوورە لە ڕاستی ئەوان تەنها بۆ ئەوەیە لە ڕێگای یان بە مەهانەی بوونی پەکەکە کە مەترسیە لەسەر خاکی تورکیا بێن ئەم خاکانە و ئەم بیرە نەوتیەکانمان داگیرکەن ئەی بۆ ناین بەردەڕەشی بەرنامی بەردەڕەش تێدانێت لەبەر ئەوەی بەردەڕەش هیچ بیرە نەوتیەکی وامان تێدا نییە کە نزبەیەکی زۆری هەبیتن بۆیە من لێرەوە دەڵێم ئەو نەخشەی نوێ ئێستا کە بەڵاو بیتەوە کە هاوڵاتیانی خۆمان لە بادینان کە دەستنا قەزای ئامیدی چۆن تو لە وڵاتێک بۆ وڵاتێکتر بچی ئەو خەتەکەت پێ دەڵێتەوەش دەرێتن بەخێر بێ بۆ ئەو خەتەی کە تورکیا ئێستا خەتی شەبکاتی تورکی لەوێ هەیە ئێستا دێتن داوای نفوست لێ دەکاتن کە بازگەی بەڕسمی داناوە ئەوەی کە دەکرێتن تکاتان لێ دەکەم مەترسیەکە لەسەر هاوڵاتیانی کوردستان بە دەرەجەیەک اینجا لەسەر قوارەی هەرێم و لەسەر کوردستان و مەترسی تریش هەیە کە ئەو لە شەرکێشیە ببتە مەهانەیەک یان هۆکارێک کە ئەو لایەنە سیاسیەکان بڵێن ئێمە ناتوانین بەم دۆخە ناهەموارەی بادینان هەڵبژاردنیش ئەنجام بدرێتن چونکە ئەوان بە تەسریحی وەزیری دیفاعی تورکیا کە وتبی ئێمە بووین داوامان لە تەجیرکردنی هەڵبژاردننی دەی شەش کرد ئیتر ئەگەر ئەو هەڵبژاردنەکە بە 3-4 مانگێک بەرنمەیانش دەبیتن بەو لە شکێر کێشیانی بۆیە ئەو مەترسیانەی ئێستا تورکیا لە شرتیشی تورکیا باشە لە شرتیشی تورکیا لە چای بەعشیقا چمان هەیە یەک هاوڵاتی پەکەمان نییە یەک ئەنجیندای پەکەمان نییە بگرە یەک هاوڵاتیەکی کوردی تورکیش
لە سنووری چای باشیقە نیە ئەی ئەم ڕووبایی ئێستا ئەم ڕەبی لە چای باشیقە هەیە بە چه ئەجندایەک هاتووە یان بۆ ئەوەی هاتووە ئەو ئەنجدای جێبەجێ بکاتن لە بۆ ئایندە ویلایەتی مووسڵ بۆ خۆی جێبەجێ بکاتن ئیجە بەچی هۆکارێک بیتن بۆیە هەواڵان بەڕێزان خۆشەویستان ئەوەی ئێستا کە دەگەزورێتن لە بادینان وەرن معاناتی بادینان ببینن وەرن معاناتی دۆهۆک ببینین بە سەتان گونمان چۆل بووە بە سەتان هاولاتیمان شەهید بووە ئەوانەی کە ئێستا دەکرێتن تو من پێش چەند ڕۆژێکە یەکێک لە میدیاکان بینیم پیاوەکی بەتەمەند دەلێتن 63 ساڵە من ئەو خاکەم هەیە ئەو زیراعەتەم هەیە ئێستا و هەموو بەرتۆ باران کەفتە بە چای فرمێسکەوە ئەیچی خەربۆی ئەوانە دەکاتەوە بۆیە دەڵێم لە مینبەری ئێوەی بەڕێز دەڵێم ئەو مەترسی ئێستا تورکیە هەیە نەک بۆ حیزان ئەمنیەکەی کە ئەوان ئێستا ئیدعای بۆ دەکەن بەڵام بۆ مەسالحی شەخسی خۆیان بۆ داگیرکردنە بۆ بیرە نەوتیەکانمانە زۆر باشە کا قادر ئەو گەشتبینی جەنابەت لە هەندێک ڕۆ لە چیەوە دێت مەسەلەن پشتیوانی یان هێزی نیشتیمانی هێشتا ماوە هەناسەی نیشتیمانی ماوە خەڵکێکی مکوڕ ماوە لەسەر پرسە نیشتیمانیەکان بەڵێ ئەوە وایە بەڵام من حەزەکەم هەر شتێکی لەسەر تورکیا بڵێم ئەوە ڕاستە تورکیا لە بەرنامەی خۆیان ویلایەتی مووسڵ هەر لە خەونیایەتی و هەر بە محافەزەیەکی جیا هەموو ساڵێک ساڵێکی باسیەکاتەوە ئەوە ویلایەتی مووسڵی کۆن بەڵام خۆ هەموو خەونێک مەرجنێ بێتەدی ئەو جۆر محاولێ بخۆ ئەوە لە هینیشیا هەیە ئەڵێ ئێمە ئەگەر لە مەریخیش کاتی خۆی کوردێکە بێ ئێمە قوارەیەکی کوردی هەبێ ئێمە ئامادەین تێکی بدەین ئەمە ڕاستە بەڵام لە هەمان کاتشە هەم ئەو کوجەنابی وت ئێستاش هێزی نیشتیمانی خەڵکی نیشتمان پەروەر خەڵکی شۆڕژگێڕ و ئەوانش ئێستش کە بێتە سەر حسابات وجودی هەیە بە تایبەتی ئەو زۆنەی ئێمە دیارە هەر لە زۆر باجی گەورەشمان داوە ئەوە تا لە هەر لە داخستنی مەتاری فڕۆکەخانی سلێمانی هەر لە لەدانی فڕۆکە گشتوکاڵیەکەی عربەت هەر شەیدکردنی چەندین تێکۆشەر و ئەوانەی لەم سنوورە ئەوانە هەر باجی ئەو بۆتانە کە ئێمە ئامادە نەبووین بچینە ژێر کێفی داگیرکەر و شەڕی هێزێکی تری کوردی بکەین وتومانە شەڕیان ناکەین نە دۆستایەتی نەشەڕ ئەوانە هێزێکی خۆیانن ئەم هەموو مەشاکیلانش کزانە ئەم هەموو کێشمەکێشە هەموو ساڵێکم هەموو پارێش سەرڤەکەن بۆ پرۆسەی لێدانی پەکەکە و یەنە ئەوێ ڕاستە تەماحەکان تەماحی ویلایەتی مووسڵی کۆن و هەرێمی کوردستانە چاویان پێی هەڵنایەت نمێنێ خەڵکی حیزبی تریش لەولا بینیانەکەن ئەوانیان لەگەڵاکەن و پێشینانەکەن وانە بەڵام ئەم کێشەی بەمانە حەل نابێت کێشەی کورد قەزیەکی گەورەیە بە تایبەتی لە تورکیا زیاتر لە 20 ملیۆن کەسە ئەم قەزیەیە کاتی خۆی چەند جار هات و سەردەمی بەڕێز مەرحوم مام جەلال محاولە بکرات بە ڕێگەیەکی ئاشتیانە هەل بکرێ سەد ئەوەی تریش چەند ساڵی تریش ئەمەش بکەن هەرە بێ کێشەی کورد بە شێوەیەکی ئاشتیانە و دانوستان و سیاسیانە هەل بکەن من ڕام لەگەڵ وایە ئەم جۆرە ئەمجا خۆ ڕاستە هەموو نظامەکانی تورکیا بەڵام شخص بۆ شخص فەرقی کردووە لە مەرحەلەکانە تانسۆ چیلاریان ئەو تورکۆ دۆزال ئەمانە ڕێیان جیاواز بوو لەگەڵ هەرکردنی مەسەلەی کوردان هەڵۆش داودۆخڵۆش هەتا زۆریان ڕێیان جیاواز بوو کەواتە ئەو کێشەیە ئەمە بە دوو ئاراستە لە هەرێمی کوردستانەدا لە کوردەدا تورکیا بە ئاراستەیەکی ئیسلامگەرایی کە خۆی حیزبێکی ئیخوانین سەر بە ئیخوانن دوژ نەژاد پەرستی تورکی لەوانەیە ئەگەر بێتە سەرەوەی حساباتی نەژاد پەرستیەکە بکەیت تۆ لە ئایندا هەر مەسەلەکە ئەو دوو لایەنە بە دوو لایەن ڕقی لە هەرێم و لە کورد و خەشی خۆی پێ ئەڕێژێ ئەتوانی بە شێوێ ئەگەر هەیە تەنیابێ مەساڵحی میلەتی تورکیش تورک لەوەی مەساڵحی لەوایە بە ئاشتی بژی لە سنوورەکە ئەو تا ئێستاش ئاعتراف ناکا بە بۆستێکی خاکی کورد لە تورکیا ئەو بوو من هەمومان گوێمان لێ بوو کە عوسمان بایدەمیر لە مینەکە لە پەرلەماندایان پرسی سەرۆکی پەرلەمان کوردستان لەکوێ نەیتوانی بڵێ ئەو بوقع جوغرافیە لە تاوان وتی ئەوە لە دڵمایە لەبەرەوەی سیاسیانە و یاساییانە بوو هەردووچی بوو هەم وتی لەبەرەوەی لە دڵمایە یانیەوە هیچ وەکو ئینسان لە بیرمان ناچێت وەکو کورد لە بیرمان ناچێت دوش ئەو هوینە نایە بەدەستەکە بیوتە لە فڵان شوێن و فڵان محافظەیە بە پێی و قانونی تورکی کە دەری کردو کورد هەیەنە محکەمە کرا حکومەوە خاکێکە بەسەڵەن کورد بەشێک لەسەر ئەو بەڵێ بەشێکە لەسەر و خاکە خۆ ئەو مێژووی سەلمان دوێتی کە ئەوانە میوانن لە هاتوونەتە بەڵام ئەو ئێستا پەلچێشەکەی زیاتر بووە مەسەلەن ئەو تا باسەکە دێتە سەر حدودێکە مێدیاکانی ڕەنگە جەنابیش بینی بێت شێخانەوانەمووی بیرەنەوتەکانە
بەڵێ جاخۆ شتێکی معلومە جا ئەوەی لە باشقە لە پێشتریش هێزی لە نزیکی مووسڵ هەیە وەکو جەناب دووتت خۆ ئەوە پەکەکە لەوێ نییە کاک سامر بتی بڵێ بڵێ پەکەکە لەوێ نییە پەکەکە لەوێ ڕاستە لە چای شنگالیش هەیە بەڵام ئەو کێشەکەی ئەوەی ویلایەتی مووسڵە ویلایەتی مووسڵی شەولێرە دهۆکە کەرکووکە هەتا بگرە بۆی کرێ سلێمانیشە یعنی ئەگەر بووی کرێ ئەمە ئەخاتەوە ئێستا ناوەنەوە هەڕەشە لە یەکێتیەکە پێ دوای هەڕەشەکان لە سەر یەکێتی لە بەرەوەیەکی یەکێتی بەڕاستی یارمەتی پەکەکەی داوایان پرسیتر خۆشی زۆر باشەزانێ خۆشی زۆر باشزانێ یەکێتی هیچ یارمەتێکی پەکەکە نادا بەڵام بیانوێکە بۆ دەست پێشکەری بۆ ئێرە و حتا ئەگەر کە من ڕۆژنامەی خەباتمان بینی ئەوەی پارتی ئەو ژەڵێ شتێکی وایە و لە سلێمانی و لە شوێنەکانی تر و لە ماولەوانە پەکەکە تەدری پێکرێەوە چنەوە قەندیلوانە هەر بۆ ئەوەیە دەستی تورکیا پێشن بۆ ئێرە لە منافسەکان کە یەکێتیە بدەن دوژ ئەم ناوچێژ ئەمین و ئامانیتیانە بێ خۆ بێژگەل لە مەسەلەی هەر ئەگەر بێتە سەر دوو زۆنیش حسابی بۆ بکەیت بێژگەل لە مەسەلی تورکیاش ئامان ومین ئەوەتە لە هەولێر و دۆکە بێژگە لە ئاگرکەوتنەوە هەر ڕۆژانە لەو سەرجادە تقریبان هەموو هەفتێک دووسێ کەس یەکترە کوژن لەسەر کێشەیەکی ئەم لا ئەولا کەواتە ئەو سنوورە نائەمنە هەر لە ئەسڵا ئەوە ئەگەر ئەو من ئەو قسەم زۆر جار کردووە ئەگەر ئەو هەموو مەشاکیل و کوشت و کوشتار و سووتان نەلێرە وایە ئەوە وڵاتە قانونیتیانە کەسیتیانە ئێمە هێزە نێرین خەڵکی سلێمانی دێن هاوکاریتانەکەن بەڵام بە پێچەوانەوە لای ئەوان کە خۆیان بەسا پایتەختە و شوێنەکانی ترە قانون لەوێ جێبەجێ ناکرێت لەبەرەوەی بەزەخت کاکزانە خەڵک بەزەخت قەت ناچێتە ژێربار ئەگەر بێدەنگیش بێ ئێمە سەردەمی بە ئەسمان بینیوە شوێنمان کاتی ترمان بینیوە خەڵکی زانێ ئەوان لەو هیچ ئازادی و دیموکراسیەک نییە هیچ منفەزێک نییە قسە بکرێن ئەو هەموو هینەش وردە خەڵک بەشتی تر دەریە بڕێ خەڵک یەکترە کوژێ خەڵک بەڵێ ینی لە ڕاخا نازانێت چی بکە یعنی ئەوانە ئەو منفەز نەبوونی منفەزە ئێستا کەسێک ڕۆژە قسێکی کرد بێ بۆی هەڵگیراوە حتا جاری وا هەیە خەڵک لێرەوە کە ئەچێ قسێکی کرد بێ لێرە چن لەوێ پێ هەرکە ڕێکەوێتەوێ ئەیگرن و قوبەیەکەن و زیندانیەکەن و ئیهانەیەکەن باشە بەڵام ئەمە بۆ پرسە نیشتیمانەکان بۆ پرۆسی نیشتیمان سازی مەترسی گەورەنێکە قادر بەڵێ من مەترسیە من ناڵێم مەترسی نییە من وڵاتێکی گەوری و کورتورکیا کاتی خۆی کوی ئەو جم و جۆڵانە هەمووی هەمووی مەترسیە کاتی خۆشی من مەبەستمەوەیە هەر ئەو هاندەر بوو کە ریفراندۆم هانی ئەو برادرانیدا زۆر باسەلی ریفراندۆم حەڤەی ئۆکتۆبەر ئەو لەگەڵ 16 ئۆکتۆبەر عەفوەن لەگەڵ ئەوانە هاوکار بوو هانیدان و ئەوەش ڕوویدا هەر بۆ ئەوەیە هەمومان باش دەزانین ئەو بەتایبەتی ئێمە ئەزانێ بۆچی ئەو زەختش لە یەکێتی نیشتمانیەکە لەبەر یەکێتی هێزێکی نیشتمان پەروەرە ناچێتە ژێر باری دەوڵەتێکی ئەقلیمی داگیرکرد شەڕی براکانی خۆی بکە شەڕی کەس ناکە یعنی حتا ئێمە لای ئێمە شەڕ بەحلومە تقریبا لەگەڵ پارتیژان نامانێت شەڕی ناوخۆ لەگەڵ هیچ حیزبەکان نامانێت داخسی مەتاڕی سلێمانی مەسەلەن ئایا سزادانی یەکێتیە سزانانی خەڵکی بێژگە لە یەکێتی بەتەنیا سزانان خەڵکی سلێمانی بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی گشتی خەڵک زەرەرەکە خەڵک ئەوە کات سزادانی یەکێتیشە لەسەر مووقیفەکانی یعنی هەم سزادانی خەڵکێت ئێمە یەکێتیە خەڵکەکە یەکێتی خۆ خۆی زۆر باش کاک سامر پێت وایە تورکیا بۆ ئەو زەختە لەو کاتەیە لە یەکێتیەکەوە ناوە مەسەلەن لێدوانی ئاگرین بەرامبەر یەکێتی دەرەبڕن ئەدیارە یەکێت نیشتمانی کوردستان لە پارێزگای سلەیمانی نابشتە ژێر ئەجندای بەرنامەکانی تورکیا کە داواکارە هاوکار و چاوساغی تورکیا بیتن و لە شەرژێشی تورکیا بیتن ئەو ئاسانکاریە دەکرێتن و شتێکتریش نەشاراوەیە کە یەکێت نیشتمانی کوردستان نیشتیمانی کە ئامرازێکە لە دوو یەکێتی هاتووە یەکێتی خۆی بە هەر چوار پارچە دادنێتن و هاوکاری هەموو کوردێکە لە هەر چوار پارچەی کوردستان بەڵام ئەوەی ئێستا کە سزای یەکێتی دەدرێتن سزای سلەیمانی دەدرێتن لەبەر کوردبوونە ئەگەر بێت و یەکێتی نیشتمانی کوردستان و ئیدارەی سلەیمانیش ئەجندای تورکیا جێبەجێ بکەن ئێستا فڕۆکەخانەی سلەیمانی کار دەکاتن و ئێستا کۆمەڵێک هاوکاری دەکرێتن و بگرە لە دەنگدانیش هاوکاری یەکێتی نیشتمانی کوردستان دەکەن کە سەرکەوتوو بنە دەنگدانەکان بەڵام ئەوەی کە ئێستا سزایەکانی ئاراسی یەکێتی و سلەیمانی دەکرێتن کە زەرمەندی یەکەمی هاوڵاتیان و سلەیمانیە تەنها لەبەر ئەوەیە ناچنە ژێرفشاری ئەجندای تورکیا ئەوەی ئێمەش کە بینیمان و تێڕوانینی ئێمەش بۆ تورکیا ئێمە داوامان کردووە و حەزمانیش لێیە و جەنابی سەرۆک باڕش گوتی لەگە تورکیا وەکو وڵاتێکی دراوسێ حەزمان لێ تەعاملمان خۆش بیتن و ئالۆگۆڕی هەموو شتێکمان لەگەیەک هەبیتن لەسەر ئەساسی دراوسێتی و چارسەکردنی کێشەی کورد بە شێوازێکی مەدەنیەت و گفتوگۆ لەسەر مێزە و ئەم
ئەمما ئەگەر بێت و ئەوانی ئەوان دەوێتیان کە داوا بکەن یان ناوە درۆنێک دەنێرن ئەگەر بێت و لە یادتان بیتن جارێک سەرۆک باڤڵ وا بەیبایەکی کرد لە ئاسمانەکە گوتی لە درۆنەکان کەواتە ئێمە وەکو یەکێتی ترسمان لە درۆنیە و ئێمە وەکو یەکێتی نیشتیمانینە و نیشتمان پەروەرانە دەبین و ئامادەینە زیاتر زیان بە یەکێتیەکە و بە هەموو شتێک بدەین تەنها بۆ ئەوەی لە مێژوو پەڕەکانمان ڕەش نەبیتن و لە مێژوش ناومان نشتە لە پەڕەکانی ڕەشکە هاوکاری تورکیا کرا ئەوەی ئێسش کە ناوە لە سولەیمانی دەکرێتن کە بەبێ ویستی یەکێتیە لەبەر ئەوەی ئێستا ئاسمانی عێراق بە شێوەیەکی گشتی و کوردستانیش تەئمین نییە لە ژێردەسەڵاتی خۆمانە دەبین درۆنەك دێتن کە شوێنە قەسەف دەکاتن یان ئۆتۆمبیل لە قەسەف دەکاتن بەڵام گرنگ ئەوەیە ئێمە وەکو یەکنیشمانی کوردستان بە پێ دەسەڵاتی لە دەستمانە ڕێگر بین لە لەشکرکیشی تورکیا ئەگەر لە دەسەڵاتی دەرچوو ئەو هیچ ناتانین لەگە هێزێکی وەکو تورکیا کە ئەندامە لە حلفی ناتۆ بەڵام ئەوەی ئێستا کە یەکنیشمانی کوردستان و هەنگاوەکان یەکنیشمانی کوردستان تەنها لە بەرژەوەندی کوردایەتیە ڕاستە زەرەر و زیانی بە سولەیمانی و بە یەکێتی کردووە بەڵام وەکو مێژوو لە ڕابردوو لە ئایندەش دەبتە پەڕێکی سپی ئەوەی ئێستاش ئاعتراف دەکرێتن و دژایەتی تورکیا بەرامبەر بە سولەیمانی دار لەسەر هەندێک راپۆرتی لە هەرێمی کوردستانەوە کە ئاراستەی استەخباراتی تورکیا دەکرێتن کە تدریبی پێکەکە دەکرێتن یان کۆمەڵێک شتیدی دەکرێتن کە ئەسڵ و ئەساسی نییە لەبەر ئەوەی تورکیا ئەو شتانە شارەزای هەیە و هەموو معلوماتێکی هەیە ئەوانە دوورە لە ڕاستی بەس دەوێتیان بە مەهانایەک بێتن بێن سزای سولەیمانی بدەن و وردە بەرەو سولەیمانی بچن بۆیە هەموو هاوڵاتیەکی کورد ئەوی کورد پەروەر و نیشتیمانیە ئەو هەنگاوانەی یەکێتی نیشتمانی کوردستان و سەرۆک باڤڵ و مەکتەبی سیاسی دەیداتن بۆ کوردایەتی و بۆ دیفاعکردن لە خاکی کوردستان ئەوە جێڕێز و تەقدیرە و لە مێژوش بە قەلەمجافەکان بە پێنووسەکان دەنووسرێتەوە بۆ شانازیەکانی یەکنیشمانی کوردستان من شانازی بەوەی دەکەم کە ئەمڕۆ کە سولەیمانی سزا دەدرێتن لەسەر کوردایەتی وهاش شانازیم دەکرد کە ئەمڕۆ کە دهۆکی سزا بدرابایە لەسەر کوردایەتی و ڕێگر بنە لە شرکیشی تورکیا و ڕێگر باینە لە ئەمڕ کە ئەنگە ئێمە ڕێگر باینە خاک و باخ و هاوڵاتیانمان نەدەبوو شەهید و وەزیانمان نەدەدیت شانازی بەوەی دەکەن کە ئێمە کورد ئەمڕۆکە نەکتەنهایەکی بەداخەوە نەکتەنهایەکی نیشتمانی کوردستان ئەم بڕیارانەی بدابایە یان ڕێگر بیتن خۆزکە ئەمڕۆکە پاکێجێک هەبایە لەسەر مێزی گفتوگۆ لە گۆڕەپانی سیاسی کوردستان یەک ریزی و نیشتیمانی کوردستان کە ئەمڕۆکە بمانتوانی باە ئەگەر هەزارەها شەهیدمانی برابای بەڵام بە یەک ریزی باە و چۆن لە ڕابردوو دژی حکوومەتی بەعس و هەموو حکوومەتەکان دامانە ئەمڕۆکەش لە دژی هەر ئەوێک بتن و لە ڕوو شرعەوەش دەڵێتن ئەگەر تو لەسەر خاک و نیشتمانی خۆت بێە کوشتن شەهیدی کەواتە ئەمە شانازی بەوەی دەکەین کە ئەمڕۆکە لە سولەیمانی نەبیتنە چاوساغێک و ئینشاء ئەڵڵا لە ئایندەیەکی نزیک دەشت لایەنە سیاسیەکانی کوردیش هیمەتێک بکەین بە یەک ڕێزی و وەکو هەندێک لایەن کاک سامر هەندێک لایەن کە بوونەتە هەندێک لایەن کە بوونەتە چاوساغی سوپای تورکیا و بێدەنجیان هەڵبژاردووە ئەمە چ کاریگەریی لەسەر ئینتیمای گەنجان و چنا ڕزایەتێکی لە بادینان دروست کردووە وەڵام من وەکو گەنجێک ڕەنگە ئێستا لەو بەرنامەیە دەربچم هەرچەندە من وەکو لایەنێکی سیاسی دەتانم بڵێم من حەسانەکەم هەیە ئەندامێکی یەکێتی نیشتمانی کوردستانم ئەو لایەنە سیاسی ناتوانیتن بەڵام تاکید بە پێچەند ڕۆژێکە کادرێکی خۆمان کە لەسەر بەرنامەکان لە بەشداریکردنی لە بەرنامە تەلەڤیزیۆنەکانی عەرەبی نامەیەکی هاتووە لە شارەکەی خۆی دەکە زیاتر بۆت نییە لێدوان و قسە لەسەر لە شێشی تورکیا بکەیت منیش پیشبینی ئەوەی دەکەم کە لە پاش تەوان بن و لە بەرنامەکەی نامەیەکم لۆ بێتن کە زیاتر لۆت نییە تەداخلاتی ئەو بکەیت تەمان من وەکو کادرێکی یەکێتی حەسانەیەکم هەیە و لەسەر کوردایەتی ئامادەم هەموو باجێک بدەم بەڵام ئەمڕۆکە گەنجان لەم کارەی ئێستا لە بادنا دەکرێتن تووڕەنە بینیمان لە شێلە دزێ مزاهرە کرا بینیمان لە ئامیدی ئێستا جموجۆل هەیە کە قادر گوتی ڕاستە ئێمە کەسی بوێرمان هەیە
شۆڕەشێک پەربا بکاتن ڕاستە منش لێرەوە دەڵم یەک منداڵ بمێنێتن لە هەموو کە زیاتر لە 40 ملیۆن 50 ملیۆن کوردین کوردایەتی هەر دەبنێتەوە بەڵام ئەوێ ئێستا دەکرێتن لە بادینان هاوڵاتیان تووڕەنە گەنجان تووڕەنە ئەوانەی کە لەسەر خاک و زەوی خۆیان نەمانە تووڕەنە ئەوانەی کە شەهیدیاندایە کەسانی سیڤیلن هاوڵاتیەکی ئاساییە لە مالی خۆیان یان لە ناو باخوبستانی خۆیان تووڕەنە ئەوەی ئێستا دەکرێتن ئێستا من قەزایەکەم قەزای بەردەست قەزایەکی ئەمانە و ئەمینە بەڵام سوبەی ئەگەر هەر حزبێکی سیاسی چاوساغی بکاتن بۆ هینانی هەر هێزێکی عراقی بیتن تورکی بیتن سووری بیتن ئێرانی بیتن حتمما ئێمەش ئەو ئەمانە ئێستا کە تێداینە زەویزاری خۆمان دەکەین هەڵوێستمان دەبێتن و تۆڕەش دەبین و دەرئەنجامەکەش لە هەڵبژاردننی داهاتوو ئەنجامی دەبێتن و بینیمانیش لە هەڵبژاردننی ڕابردوو کە ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردننی 21 پەرلەمانی عێراق کە ڕێژەی بەشداریکردن لە بادینە زۆر کەم بوو سەرڕای ئەو سجل لە ناپاکەی کە ئیش پێکرا و بینیمانیش لاینە سیاسی حاکم دەسەڵاتداری حکوومەتی خۆجی دۆک 29 لە سەتی هینا بەو سجلای کە لە ڕابردوو هەبوو بەڵام ئەم جارە ئەم هەڵبژاردننی بێتن دەبینین دەرئەنجامەکەی چۆن دەبیتن. سوپاس دەکەم کاقادر دوا سەرنجی تۆ لەسەر ئەو پرسانەوە پەیامێکی دەگەر هەبێ دوا سەرنجی منەوەیە کە پێم وایە ئەم وەزع درێژە ئەکێشێ مەسافێک بەڵام ناتوانێت ئەرقەلێ کۆسپی گەورە دروست بکات کە هەڵبژاردننی هەرێمی کوردستان دوا بکەوێ لەبەرەوەی پێشتر باسم کرد ئەو هۆکارانی مەسەلەی عێراق و ئەوانە بەرگری ئەبن لە ئەوەی کە ئەو پرۆسەیە بڕواتە پێشەوە هەرچەنە پارتی و بە پشتیوانی تورکیا ئەوانە وەکو پێم وتی لەبەرەوەی ئەم هۆکارانەی باسمان کرد کە ناتوانێت حەزی پێ نییە پێی خۆش نییە درێگری ئەکات هەڵبژاردن کرێ بەڵام ئەمری واقع ناچارێکە ئەوە لایەنێتی لایەنێکی تریشی هەیە ئەگەر ئەوەش نەکەن شەرعیەتی هەرێمی کوردستان لە ئایندا وردە کاڵە بێتەوە و ئەگەر لە دەستیشی نەی وەکو بڵێم پێشتر وتم لەسەر مەسەلەی دەستوریان ناوی هەیە بەڵام ئەو سقل و قورسایی و خەوارینەی نامێنێ بەڵام لە هەمان کاتیشا ئەو وەزع بەڕێوە ئەچێت لە دووەمیش مەسەلەی تورکیا من ئەڵێم ئەوە ئەم ساڵەکە بەهێزێکی زۆرتر بە بەرنمەیەکی زیاتر داگیرکردنی خاکی زۆرتری هەرێمی کوردستان لە پارێزگای دهۆک و هەولێریش بەڵام لە نەتیجا هەر شکست و ڕوبڕوو شکستیان بۆ بێنێتەوە سەرکەوتن هەر بۆ میلەتەکەمان. سوپاس بۆ بەڕێز قادر بیستانی چاودێری سیاسی سوپاس بۆ بەڕێز سامن ڕەشید کادری پێشکەوتوی چیتی نیشتیمانی کوردستان. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامەیەم شۆمان پێشکەشکردن هەموو لاکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتانەکە.